سڵاوتان لێبێت بینەرانی زارێ کرمانجی لە بنکەی کۆمیسیۆنی سۆرانین هەڵبەتە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بڕیاری داوە تاکو بەیانی دەی مانگ پرۆسەی پەنجەمۆر یاخود تۆمارکردنی ناوی نوێ لە بنکەی کۆمیسیۆنەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان کارایە بۆ خستنە ڕووی زانیاری زیاتر و هاوکات بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە و لە ئاگەری دوای ئەم وادەیە و ئاخۆ کۆمیسیۆن ئەم پرۆسێ درێژ دەکاتەوە یانە بەرپرسی بنکەی سۆرانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانم لایە مامۆستا محەممەد سڵاوت دەبێت و ئەو کاتت باش دروست بە پێی قسەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە دەی مانگەوە ئەم پرۆسەی کۆتایی پێدێت ئەم پرۆسەیە درێژ دەکرێتەوە بەخۆی تۆ بەیانی کاتی دۆنڕەوە بوو دەی مانگ بەڵام دەکرێتیش کۆمیسیۆن درێژ بکرێتەوە ئەوان بەخۆی تەماشا دەکەن بزۆن ئەگەر وایان پێ باش بوو لەوانە چەند ڕۆژێکی دیکەش درێژ بکەنەوە جەنجاڵێکی زۆر لە بنکەکە دەبێنێت هۆکاری ئەم جەنجاڵێت چی و هاوکات بەشێک لە هاوڵاتیان گرفتی نەخوێنەوەی پەنجەمۆریان هەبوو ئەم گرفتە چۆن چارەسەرەکرێت بەڵێ ئەو گرفتەوە بەغدا قایمەکی ناردیە ئەوانەی کە پەنجەمۆریان تێدا پارێتواتە دەتوانن پەنجەمۆری ینی بە هەر هەندێک هوکار هەنە کە لە کاتی بایۆمتری ئەوانە پەنجەمۆریان پێشدا کردیە پەنجەمۆریان نەخوێندیەوە هەندێک ئەو هوکارن وەکو مەسەڵەن تەمەنی گەورەیە یاخود نەخۆشیەکیە یە نەخۆشی سوکەریە مەرەز جلدیە نەخۆشی پیست واتە دەستی سوتاوە یان دەستی بە هوکارێکی تایبەت بە ئیشێکی تایبەتەوە بە کرێکاریە بە هەر هوکارێکی تر تێک چاوانە پەنجەمۆریان یان ناخوێنیت یانیش زۆر بە زەحمەت دەخوێنیت ئەوە بەغدا گوتی مەسەڵەن محاولێکی لەگەڵ بکەن تا پێتان بکرێت مەسەڵەن پەنجەمۆریان وەربگیرێت و ئەوەش کە پەنجەمۆری وەرنەگیرە هەر بە کارتی قەدیم وەکو خۆی دەنگ دەدات بەڵام ئەوەی کە پەنجەمۆری خوێندی و پەنجەمۆری وەرگیرە ئەوە لە داهاتوودا لە مانگی 5 کارت نوێیان بوو دەگەرێتەوە کارتی لەکن ئەوان باتڵ دەبێت سەرێ ئەمەش بکەم لە ڕاگەندراوەکە کۆمیسیۆنەوە داهاتووە ئەو کەسانەی کە لە موالیدی یاخود لە دایک بووی 2006 دەتوانن دەنگ بدەن بۆ یەکەم جار ئەم پرۆسەی چۆنەوە چەند کەس لە سنووری بنکەی سۆران موالیدی 2006 و دەتوانن دەنگ بدەن بەڵێ مالیدی 2006 تقریبا بەس لە ناوەندی قەزای سۆران ئەوە نزیکی 2000 ئەوانیش ڕێژێکی زوریان خۆیان تومار کردەوە ئێستاش بەردەوامە دەتوانن بین سەردان بکەن و خۆیان تومار بکەن ئەمەش بپرسم بەشێکی زۆر لە هاوڵاتیان تا ئێستا بنکەکان یاخود نامشانی بنکەکان نازانین بۆ ئەوەی هاوڵاتیان سەردانی ئێوە بکەن و هاوکات بزانین شوێنی بنکەکان لەکوێیە و بە دیارەکراوی چەند بنکە لە سنووری قەزای ناوەندی سۆران هەیە لە سنووری قەزای سۆران دوو بنکە هەیە بنکێک لە ئێرە لە هۆڵی بوونەکانی سۆرانە و بنکێکیش لە دایرەی خوراکە بنکەکانی تریش لە ئیدارەی سەربەخۆی سۆرانە هەر قەزاک بنکەیەکی هەیە دوام پرسیارمەمەوەبی لە بەشێکی زۆر لە بڵێم ئەو هاوڵاتیانەیە کە پێشتر کارتی دەنگدانیان چا کردو و گەڕاونەتەوە یاخودنا و لە کاتی گەڕانەوەی چۆن ئاگادار دەکرێنەوە کە بۆ ئەوەی بێن کارتەکانی وەربگرنەوە بەڵێ ئەوانە کارتەکانیان گەڕاوەتەوە واتە کارتەکانیان لێرن بەڵام ئێمە تا جاردی خۆمان دەکەنی فەحسی کارتەکان دەکەنی و ئەو ئێستش ئەو قەرەباڵغیە کە کەم بووەوە ئینشەڵڵا هەواڵاتیان ئاگادار دەکەن کە بێن کارتەکانیان وەربگرن و سەبارەت بە وەرگرتنی کارتەکانیش مەسەن کە چۆن بتوان کارتەکانی وەربگرن ئەوانە دەبیت کارتی نیشتیمانی یاخود نفوسی ئەو کەسانەی کە کارتیان بواتوتەوە یەک کەس لە ئایلە دەتوانیت ئایلەی خۆیان هەموویان وەربگریت بەڵام مستەمسەکیان یان بەڵگەنامەکانی لەگەڵ خۆی بهێنێت ڕێژەکان دیارنێت چەندە ڕێژەی کارتەکان ڕێژێک ئەوانە کە بوو ئێمەواتە بوو بنکە ئێمە 7660 کارت دەستەکان خۆش بن زۆر سپاس بەڵێ ئەوەی دەبیندرێت جەنجاڵێکی زۆر لە بنکەی سۆران هەیە و هاوکات گۆلۆک بەرپرسی بنکەی دیانەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئاماژە پێ کرد بۆ ئەم ساڵ کە هەڵبژاردن بڕیارە لە مانگی 6 بەڕێوە بچێت و زیاتر لە 2000 کەس لە بنکەی سۆران بۆ یەکەمین جار دەتوانن دەنگ بدەن و هاوکات لەبارە درێژکردنەوەی وادەکەش ئاماژە بەوەدا کە چاوەڕوانی کۆمیسیۆنن ئاخۆ ئەم وادێ درێژ دەکرێتەوە یاخود تا بەیانی دەی مانگ بەردەوامی دەبێت بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون لەبارەی
پرۆسەی تۆمارکردنی ناوی دەنگدەران و هاوکات پرسی پەنجەمۆر و ناوی ئەو کەسانەی کە بۆ یەکەمین جار دەنگ دەدەن بۆ دەنگدانی داهاتوو بڵێ.